ئێمە دەزانین کۆمپانیای فەیسبوک تۆڕێکی مەزنی کۆمەڵایەتیە و کەسانێکی زۆر لەسەر ئاستی جیهان بەکاری دەهێنین. ئێمە شۆک بەڕێوەبەرایەتی کۆمپانیاکە دڵنیای دەدەنە بەکارهێنەرانی فەیسبوک کە تایبەتمەندیە کەسێتەکانیان پارێزرا و دڵنیاییش دەدەینە حکومەتی ئەمریکا کە هەرگیز ڕێگە نادەین فەیسبوک بکرێتە بنکەیەک بۆ زیانگەیاندن بە بەرژەوەندەکانی ئەمریکا. The most relevant information, and we rely on that trust for users to come back to Google every day. I'm here today because scrutiny is reasonable and وەک کۆمپانیای ئەپڵ هەموو کارەکانمە لە چوارچێوەی یاساکانی ئەمریکا بەڕێوە دەچن. لە کاتی بوونی هەر گرفتێکیش ڕاستەوخۆ لایەنە پەیوەندیدارەکانی ئەمریکا ئاگادار دەکەینەوە و سەرجەم ماوەڵە بازرگانەکانیشمان لە چوارچێوەی بڕیار و ڕێکار و یاساکانی ئەمریکا جێبەجێ دەکەن. In any market or in any product category where we do business. In terms of revenue, it's around $100+ billion, but that's a lot of money, Mr. Buchai. ئێمە وەک بەڕێوەبەرایەتی کۆمپانیای گۆگڵ هەست بەوە دەکەین کە ئەرچێکی گەورەمە لەسەر شانە بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی، بەڵام دووپاتیشی دەکەینەوە کە ڕێگە نادەین گۆگڵ بەکار بهێنرێت بۆ دژایەتیکردنی ئەمریکا و پێویستە ئیدارەی واشنگتۆن ئەوە بزانێت کە پێشکەوتنی ئەو کۆمپانیا مەزنانی هەیەی لە کۆتاییدا هەر بۆ بەدیهێنانی بەرژەوەندەکانی ئەمریکا کار دەکەن. Competition also sets higher standards for privacy and security. Certain websites were getting, and I quote, too much traffic. So Google decided to put an end to that. Mr. Buchai, you've been at Google since 2004. Were you involved?